خەڵکە کوردەوار امیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. بە چاوپێخشاندنێک بە ئەوزاعێک کە ئەمڕۆ لە سەتحە فەزایە فکریە مردم و سەرزەمینە کوردەوارە حاکمە ئەم مێزان و ئەم حەدە لە پەرێشانی و ئەم حەدە لە یەکترازان جێگەی حەیرەتە بۆ ئەو کەسەی کە لە دوور و خەریکە تەماشا ئەکات و هەڵە سەنگێنێت. خەریکە ئەگەڕێ بە شوێنە منتقێکە لە پشتە پەردەی ئەم گشتە سەرلی شێواویە. خەریکە ئەگەڕێ بە شوێنە معنایەکە لە پشتە ئەم گشتە کەلەمات و مەفاهیمە لەو سبووگە پێشیل کریاگە بێ مەعنا کە دەست ئەوێت و خولاسە ئەوێت لە نەمایشاندنە خۆ و دەردەرخستنە خۆ و لە ئێبرازە وجودکردنە خۆیەک کە لە ڕاستای نابودیە بەشەریەت و ئینسانە. ئالبەر کامۆ 1958 لە کاتە گرتنە جایزەیە نۆبێل سوخەنڕانیی کرد و لەوێ وتی شاید هەر نەسڵە بەشەر گەرەکێسی دنیا ئیسلاحکە، بەڵام مەجالە بۆ ئیسلاح دنیای ئەمڕۆ بۆ ئێمەمانان ناممکن ئەنوێنێت و تەنیا کارێک ئەتوانین بیکەین ئەمەسە کە بەر بە نابودی بگرین. 1958 ئالبەر کامۆ دوای وەقایع شەڕ جەهانیە دووەم، دوای ماجەرای شەڕە ئەلجەزایر لەگەڵ فەڕەنساویەکانە، دوای دیتنە بۆمبارانە ئەتۆمیە هیروشیما و ناکازاکی لەلایەنە یاڵاتە متحدەیە ئەمریکا و دەمداخستنە جەهانێک لە ژێرە پەردەی تەوجیه پایانە شەڕ، وتی دەورانە ئێمە شاید دەورانێک بێت و نەسڵ ئێمە شاید نەسڵێک بێت کە نەتوانێت دنیا ئیسلاحکە باشتری بکە، بەڵام خۆ ئەتوانێ بەر بە نابودیەکەی بگرێ و بەر لە بین چوونی بگرێ. منم دیبەیتەم بۆ ئەوانەی دانیاگە کە تێ ئەفکرن، بۆ ئەو یارانەی سەرزەمینە کوردەوار دانیاگە کە ئیمکانی هەست لە عادات ڕۆژانەیان تۆزێک فاسڵە بگرن و بتوانن لەحزەیەکیش فکر بکەنەوە. من بە مەفهومێک دەسم پێکردە بە ناوە تۆتالیتاریزمە ئەلیتی، ئەتیکەتێک هەروە کە جەهانە سەرمایەداری و نەئۆلیبرالیستی نظامە سوڵتەی جودۆ کریستیانەتی بە تۆتالیتاریزمە میدیایی و ئیدەئی، بە تۆتالیتاریزمە سیاسی باڵی سەپاندگە بەسەر ئەم جەهانە کە ئەنەهو ئێمە لە بەهەشتە بەرینە خەریکین زندگی ئەکەین و بەشەریەت هیچ وەخت لەم لووتکە لە تێگەیشتن و لەم لووتکە لە گەورەبوون و لەم لووتکە لە ڕۆحە ناسکە ئینسانانەوە مانیستیانە بووگە، بەڵام حەوزەیە ئەم تۆتالیتاریزمە تەمام ژیانە ئینسانەکانی قووت کردگە. انحسار تەڵەبی لە ئاگاهیە، انحسار تەڵەبی لە زانستە، انحسار تەڵەبی لە میدیا و ڕسانە و دروستکردنە پێغەمبەرانە جەهانە ئەمڕۆژ، ئیدەئالەکان وائش ئینسانەکانە دنیای ئەمڕۆژ تەقلیدیان لێ بکا و بەناوە تەبەقەیە ئەلیت و نوخبە ناونەریاگن، ئەوانەی کە ئەمڕۆ لە نەقشە پێغەمبەرەکانە ئاشتیە زاهر بووگن، لە کەلامە گشتیانە هۆمانیتە و ئاشتی و سڵح و پلۆلاریزم و پێکەوە ژیان و تۆلەرانس و ڕەواداری مەوجەدە، کەلەماتێکی بەغایەت بەتاڵبووگە لە مەعنا، مەفاهیمێکی بەغایەت بەتاڵبووگە لە مەعنا. و ئەمما نکتەیە دووەمێک کە لەم دیبەیتە من ناوم نیاگە وداع بە ئەسڵحە، یعنی خواحافیزیکردن لەگەڵ چەک، کتاوە مەشهورە ئەرنست هەمینگوەی و سیزیێفاندنە ئینسانەکانە
امروژين دنيا داستان وداع بأصلحان رومان إرنست هيمنغوي كإمرو بوغس اللقلقية دم تمامي أواني و لجير قدرته حاكمة نظام سلطي جهانية جودو كريستيانيتيا مأموريت ينهز لسيزي فاندن مردما حكاية هنريك واحد وقت شري جدي نقرت جهاني جدي نقرت عشقي جدي نقرت تاويك لقل لوت التيج الشرار وبروبو تاويك لقل مرقا دس بيخبو وتاويك شارنوسي فير أو واقعيتي كرت كلنا والدل الشرا ولنا والتهديد مرقا دنيا وزندگي جدي بقريت عشقي بپرزدار زريف خطوط الشر واقعية وبيوتو لكات بينيان لوادي الزخمة والآخر داستانو هم معشوق لدس أجيت هم وچه آينده اوانيك امرو لجيرنا والتهديدا تو اقرين وسر وداع بأصلحان وتو أسيزيفينن وتبديل دكن بإنساني كمجازاتي كار عبس أنجام دانو بيهود أنجام دانا وغرق الروج من رجيبونا ولأم توتاليتاريزم اللي تيا أوي أهارت بشريته أوي أهارت حقيقته أوي أهارت ميل بآزادية أوي أهارت مقاومة لبرام بر التاريكية لبرام بر النابودية چاوي بخشين بمفزاي مجازية كوانتيا چاوي بخشين بوانيك زد هرچيشته هنو خويان لپشته بشر زريف امروجينا حشار داقه بديو جامي بوست مودرنيزمو بديو جامي إليتيزمو بديو جامي جهانيبون رزقار بون لنا ونقو ليبراليزما جير تشمكة برادران إليتو خروجية كان ناو دانشقا كان دولة قومية إسرائيل پلامار فلسطينية كاني دادو بارا بلان فزايك حاكمة بإيما نقوي سيانة لبرام بر ظلمة نقوي سيانة لبرام بر داگير كارية نك هواداري كردن لإنسان بچك سيفيلايزد لبرام بر سقا مسلحة كانت جهانا بلكو إيما لپشت حب و بغضو بيسياقين بلكو إيما قوري خومان من دميك فراموش كردگان و امرو كوتيين بريكي قيزونو و تبديل بوجين با سربازان بيجيرو مواجب دنياي تاريكي دنياي رش سلطه جودو كريستيانتي وامرو مقاومة إنسان فلسطيني لجير هرنا وهر إيدي كابلامانو بيكنين داره كوتكين بري يهود جهاني كوتكين بري نظام السلطة جهاني وأما تأسف برنجيزة أما ميزان كارتوني بونه وداع بأصلحية ودرخات أما أو جسيزية فاندنة إنسان كان درخات جهانكي تواو ترسناك الرعبا ورا والا الذهنية ايوو لدريافت الذهنية ايوا شكلي قرتقا او بيناسيك ايوا لجيان تان كردقا لو سيزية فاندنيك بيتان كرياقا لو شعار بو شو بطالانيك لبشتياويس ياقن إلا نابودية إنسانيات وإلا نابودية بشريات هەچێکی تری هینێ لە پشتا ئەم جیهانەی
وا لە گەوجاندنە ئینسانەکانە چ لە حەوزەی بازرگانیە لە ژێرە ناوە بازرگانیکردن و فرۆشتنە کالا و اقتصادە بازاڕە لە هەر حقە و کڵاوبەرداریەک لە ژێرە ناوە تەبلیغات استفادە ئەکەن بۆ غاڵبکردنە کالای بنجۆڵە بۆگەنە خۆیان بۆ ئیجادە نیازە ساختەکردن لە ئینسانەکانە بۆ مەسرفکردن لە حەوزەی سیاسی لە حەوزەی فەلسەفی و لە حەوزەی مبارزاتیشە هەروایان کردگە مۆنۆپۆلیکردن لە ئینحسارگرتن و خەڵەتاندن و فریودان سیاسەتە غاڵە بە دنیای ئەمڕۆز و ئەمە لە پشتە ئەمە مشتبە خاستەیە نظامە سوڵتەیە جەهانی ئەون و ساحێوە ناو ئەون و ساحێوە شۆهرەت بە مەجامعێکەوە لە اختیاریانە بەدانە جایزە و پێناسەکردنیان بە عنوانە گەورەترین نووسەر و بە عنوانە سڵخواسترین ئینسانە جەهان و بە عنوانە نخبە و نابغەبوون لە علومە جۆرا و جۆرا و بە عنوانە تەحلیلگەر و ڕۆژنامەوان و شرۆڤەکار مشتێک ئینسان کە لە ژێرە ناوە دۆمۆکراسی و مەعفە مرۆڤ و ئۆمانیتە و ئەوانە انحسارێکی گەورەی تۆتالیتیاریان دروست کردگە و لە حەڵقەی فاسدە خۆیانە ئەوەی مەوجودیەتی نییە ئینسانە بیشکێنن و مردمە بیشکێنن ئەم حەوزەیە انحساریە تۆتالیتاریە ئلیتیە تەمام ئەوانەی وا خەریکن شعارە بۆگەن لە ناوە بەستەبەندیە زەریفە لە ژێرە ناوە نخبەبوون و ئەلیتبوونە بێ ئەوەی کە کەسێ لێیان بدات بێ ئەوەی کە مەواجە هەبوون لەگەڵ خەڵکە لەسەرەوەی خەڵک وێسیاگن و فەزایەکی تۆتالیتاریان دروست کردگە و زەهنیەت سازی ئەکەن لە ئینسانەکان بیشکێنە نەو فەزا تەمامە سعی و تەلاشە ئێمە ئەوە بوو ئێمەمانان ئێمەیە مردم لەم سەرزەمینە بتوانین بە هێزێکە هێزە ئێمەس بە خاکێکە خاکە ئێمەس بە قودرەتێکە قودرەتە ئێمەس ئەم فەزایە بۆگەنە ئینحساریە بشکێنین ئەم فەزاوا لە وجودە ئێوە سیزیفیاگە و ئێوە حەقیر کریاگن ناتەوان کریاگن بڕواتان بە خۆتان نەماگە متمانەتان بە خۆتان نەماگە لە هەر داوێکی قێزەونی چەپەڵ بە گەلە کۆمەیە ئلیتی و ڕسانەیی کە لێتان ئەکرێ ئەکەفن ئەم فەزا بشکێنین بە نەمایشێک لە مبارزەی حەقیقی بە نیشاندانە شمشێرکێشی واقعی وەختی ئالبەر کامۆ لەگەڵ ژان پۆڵ سارتە بوو بە شەڕی و نێوانیان شەکەراو بوو ئالبەر کامۆ 1960 لەستە تەسادفێکا مرد لە کاتێکا نێوانی لەگەڵ ژان پۆڵ سارتە شەکەراو بوو بەڵام دوای مەرگە ئالبەر کامۆ سارت لە باڵای بەرزە ئینسانیە ئالبەر کامۆ و ڕۆح تاغیە ئالبەر کامۆ نووسی بەڵام خەڵک بە خوێندنەوەی مەقالەیە سارت بەم نەتیجە گەین کە مەرگ مەرغوبیەتە بڕێک لە ئینسانەکان دەرەخات چون ئینسانەکان وەختی زێنگن ئیلزاماوەرن و ئیلزامیان وە لە پشتە ئەغەیە سارت نەی ئەتوانی لە کاتە ژیانە کامۆ لەگەڵ کامۆ کنار بێ بەڵام وەختی مرد لە وەسفە گەورەیە کامۆ نووسی تەمامە تەلاشە ئاخێزە کوردەوار سەربەخۆ ڕوو بە ئێوە لەمە بوو کە ئێوە متەوەجێ بکە ئێوە قودرەتن
متوجهتان بکات ئێوە دەسەڵاتن سرنجەتان ڕابکێشێت کە لە سحر و جادو و حیلەی تۆتالیتاریزمە ئێلیتیا قەرار نەگرن. شەخسە پەیمانە حەیدەری هەر مەجلسێک هەر تریبوونێکی بەواجب زانیت تا نەمایش بدات ڕۆڵەی لە جنسە ئێوە ئەم فەزا و ئەم سەد درۆزنانەیە ئەم ئینسانە درۆزنە تۆتالیتارانە ئەشکێنێت. ئەو قێزەونانەی لە ژێرە ناوە نخبە لە ژێرە ناوە ئێلیتی و ئێلیتیزمە فەزایەکی ئینحساریان دروست کردگە وا ئەم جەهانە قێزەونەی دروست کردگە کە ئیمڕۆ ئینسانە کوردی لەسەر زەمینە کوردەوارە تەوانە تەشخیصی نییە مەوزع بگرێ لە بەرامبەر کاولکاریە لە مقابڵە زۆڵمە لە مقابڵە ئستبدادا لە مقابڵە داگیرکاریە لە مقابڵە سیستەمە تۆقاندنە کۆیلەکەرە تەوانە تەشخیصی نەماگە. گیرەم تەمامە فلستینیەکانە دنیا لە ئینسانە کوردی متەنەفەر بن. گیرەم تەمامە عەرەبەکانە دنیا لە کورد متەنەفەر بن. خۆ من لە پرینسیپەکانە خۆم ناچمە دواوە. تەمامە گەورەیە من بەهۆی کورد بوونمە و بەهۆی خووی و تەبعە بەرزە کورد بوونمە. چۆنە ئێوە کورتان ئەوەندە تەنزیل داگە ئەوەندە قێزەون کردگە وا گشتتان لەما شەریکن. من ماوەیەکە لە ئەپلیکیشنێ بەناوە کڵاب هاوسە بەشداری یەکەم بۆ خاترێەوەی یارانە ئاخێز لەوێ ئامادەکەم بتوانن ئەم فەزایە ئینحساریە بشکێنن بتوانن ئەم تۆتالیتاریزمە ئێلیتیە بشکێنن. گوێکە لە کڵاپێکی مهدیە خەلەجیە بەشدار بووم و مهدیە خەلەجی دەرس گفتارێکی بوو لەسەر نەقدە ئەقڵە مەحزە کانت و هەنا ئەرێنت و لە ناوە و کڵاپە فرەیەک لەم نخبەگانە ئێرانی ئەوەی کە ئێوە بە فرە گەورەیان ئەزانن ئەوانەی کە ئیتر ئمڕۆ لە لووتکەیە مەعرەفەت و تێگەیشتن و ئێلیتیزمە ئێرانیەتن لەو کڵاپە بوون و من فقط بۆ خاتری ئەوەی کە میزانە کاولی و درۆزنیە خۆیان بە خۆیان بنوێنم. ئەوانەی کە لە پشتە عنوان و تایتڵ و مدەڕس دانشگا و پژوهشگەر و ئێلیتە گەورە خۆیان حەشارداگە و ئەم فەزایانە قەشەنگ حەپەلوش کردگەوە وا لە دەسیانە لەوێ حزور پەیاکەی و نیشان بەی لەم سەرزەمینە کەسانێک هەن کە ماهیەتە ئێوە ئەناسن و کەسانێک هەن کە ئەم فەزایە نەگریسیە تۆتالیتاریە ئێوە ئەشکێنن و لە بینیەوەن. بۆیە من لە ڕاستای هەمان بەحسێکە هەی بوو و دەرس گفتارێکی داوە لە کەناریە پرسش و پاسوخی دانیا و سوال و جواوی دانیا لە دەرسەکەیە دەسم گەیاندە مهدیە خەلەجی لەو جێگا ئیرەج ئەتابەکیش دانیشت بوو دەو کڵاپە. یەکێک لە یارانە کوردەوار توانی بووی دەنگەکە زەبت بکات. منم دەنگە لێ ئەدەم و تەوزیح ئەدەم چه ئەتفاقێک هەوت و ئێمە چۆن لە شکاندنە ئەم تۆتالیتاریزمە ئێلیتیە ئێشێ هەنگاو بنێن کار بکەین بیان شکێنین نابودیان کەین و نەهێڵین ژیان بکوژن ئینسان بکوژن. هەروای کە وتم و لە مەتنە ئاخێزا وتم ئەمە ئاخرین شۆڕشە و ئەمە ئاخرین شۆڕشە بەشەریەتە شۆڕشە کوردی ئاخرین شۆڕشە بەشەریەتە. بزانن نکتەیە کە ئێشەیەوە تەوەجۆی پێ بکەن ئەمەسە تەمامە ئەم زەریفە شیرینانە وا کەوتگنە
ئاڵف خواردن لە تاوە ئینسانیەتە حەیوان ناخۆن و گۆشت ناخۆن و شیر ناخۆن و دڵیان ئەسووتێ بۆ چۆلەکەیەک ئەو فەزا کە دروستیان کردەگەن وەختی ئەڕۆنە سەر دۆمۆکراسی و مافشارۆمەندی و دانانە سەکولاریزم و ئەمانە فەزایەکیان دروست کردگە یەک ئینسانە عادیە جامعە ناتوانێت بڕاتە ناویان کەسێ بەناوە مەردم بە ڕەسمیەت ناناسن انحسارە تریبوونە مشتێک گەندەڵ فاسد بەرساختە پاسگاری ئەکەن بە یەکتری و نایەڵێن مەردم لە ناوە ئەم میدیانەی کە انحساری وا لە دەسە ئەوانە و هەنە ئەم مەردمەسە و سەروەتە ئەم مەردمەسە حزور پەیاکە وجودە قێزەون و درۆزنانەی پشتە شعارهای مزەخرەفە بێمەعنایان دەرخات ئێشە ڕۆڵەیە بڕواوە ئەم فەزا لێیان بشکێنێت با بزانن ئاخێزە کوردەوارە سەربەخۆ مەفهومە تۆتالیتاریزمە ئەلیتی دروست کردەگە ودا لەگەڵ ئەسڵحە و سیزیەفاندن و ئێوە ئیشە ئەم مەفهومە لە بەرامبەر ئەم بەرساختەگانە نظامە جودۆ کریستیانیتیە بەکار بوون هەروە کە ئەوان تەحتە ناوە تەرەفدارە شەڕبوون و تێرۆریست بوون و دووگم بوون و ئەحمەق بوون و بێسەواد بوون ئەتیکت لە ئێوە ئەدەن ئێوە ئەتیکتە واقعیە کە لەوان ئەخوا بیدەن چیز زیادی نمیشد از حرفش فهمید. پیمان حیدری وقتتون بخیر. سلام جناب آقای مهدی خلجی. آقای مهدی خلجی من این تبریک به شما بگم و اینی که شما تنها چهره الیتی هستید یا از تعارف نیست. بزانم مهدی خەلەجی هات لە خۆی ڕۆحێکی گەورە بنوێنێ کە ئەنەهوو مردمە ئێمە مردمێکی چاپلوس و زوانلووسە و ئەم حەز بە چاپلوسی و زوانلووسی ناکە بەڵکە ئەم ئینسانێکە بە گەورەیی خۆی و بە عەزەمەت خۆی بەم جێگەگەیگەن و لە پەیمانە حەیدەری کە دەسی پێکرد تەبیعەتەن ئەم دەرسی وتکەسەوە و من تەکەم ئاغا دیبەیت ناکەم و ئەو عەسڵن نازانێ من کێم بۆیە من ئێشێ لە چوارچێوە و لە کانتەکستە بەحسەکەی ئەوە ورودکەم من لەگرا بۆ خاتری ئەوەی کە تۆ وەختی ئەڕۆیتە ناوێم کڵاب هاوسە هەروە کە ئەنحساراتە تەلەڤیزیۆنیان گرکە دەسەکانیش قوڵفەکەن لە کاناڵوان و لە ئەنوا و ئەقسامی بابەتەکان و کە دای ئەنێن نایەڵن کەسێک بێتە ناوی و ئینسانە عادی بێتە ناوی یا کەسێک بێت کە بەرخەلافە ئیدەیەکە ئەوان تەبلیغی ئەکەن کار بکەن بەڵام ئەم کابرا لە ژێرە ناوە دەرسدان دەسەکانی کردووەک بە عنوانە پرسش و پاسخ بتوانی قسە بکەی من لە ئەوەڵین ورودێکا کە کردم کارم ئەوە بوو کە مەفهومە تۆتالیتاریزمە ئەلیتی بەم لە خۆی و بەم لە فەزایەکە ئەمانەوە لە دەستیانە تحتە ناوە ئەلیت فکری کرد من لە زوانە چاپلوسانەوە ورودم کردگات ومن اتفاقا لو جێگەک ئەو قسە ئەکەم بۆ خاتری ئەوەی کە ئەو مەجالە ئەو پرسش و پاسخەی دانیا بوو دروست قسەم کرد فقط بۆ خاتری ئەوەی بتوانم ئەو مەفهومە بدەم لێیان و ئەو ئەتیکتە بدەم لێیان خدمتتون عرض میکنم که از این فضای توتالیتر الیتی ایران فاصله گرفتید و حداقل می شود در اینجا پرسش و پاسخ‌های رو مطرح کرد و گفتگو و دیالوگی داشت اما این فضای استبدادی و بیشتر میشه گفت توتالیتری الیتی که بر این سرزمین حاکمه مجال رو بر گفتگو میگیره و اصولا مردمی وجود نیست و موجود نیست و همه در پوزیشن زعمای قوم و عقلای قوم قرار میگیرند و صحبت میکنن من این تبریک رو بایستی به شما میگفتم و من تلاش‌های شما رو میبینم در راستای تلاش کردن برای یافتن معضل و بحران هایی که وجود داره از همون نگاه هایی که به جمهوری اسلامی و جامعه دارید از استفاده کردن از مصلحت حقل و قدرت بی قدرتن تا آنچه که شما یک نوع حکومت اصلا توتالیتری می نامید. اما آقای خلجی همونطوری که شما الان داشتید درس گفتاری در مورد کانت رو بررسی میکردید و پیشتر هم به سوالاتی
از هانا آرنت پرداختید، یک نکته اینجا غایب است و اون اینه که در این فضا هیچ وقت به مطلق ایران پرداخته نمیشه. ایران به مثابه یک ایده شکست. بزن با من توضیح لەگرا بدەم. ئەم خەریک بوو نەقدە ئەقڵە مەحزە کانتی دەرسەدا و هەر خۆی لە ناوە ئەوا وتی ئەو کارەی کە ئینقلابە کۆپێرنیکی کردی، یعنی وتی کە زەمین مەرکەزە جەهان نییە و بەڵکو زەمینیش سەیارەیەکە لە سەیاراتە تر کە بە دەورە خۆرا ئەگەڕێت و توانی کۆمەک بکات لەوەی کە لێو دوا ئینسان بێتە ناوە مەرکەزە جەهان. هەروە کانتیش هات ووتی لە مەسئلەی شناخت و معرفەتە خود الجهان مهم نییە بەڵکو زەهنە ئینسان مهمە. ئەو جۆرەی کە ئینسان جەهان ئەوێنێ مهمە و ناسینی ئەم زەهنیەتە سەکە مهمە. کەواتە بە نەوعێک وتی هەمان ئینقلابێک کە کۆپەرنیک کردی، ئینقلابە کۆپەرنیکی کردی، ئەو جار کانتیش کردی. بزانە چۆنە کە کارێک کە بە شەرە غەربی ئەکا شتە قەشەنگێکە. مەسەڵەن ناگەهان بە شەرە غەربی خوا لە مەرکەزیەتە جەهان دەرتێرێ و ئینسان ئەخاتە مەرکەزیەتە جەهان بەدیکارتەوە کە ئێژێ من بیر ئەکەمەوە پەس هەم و پاشان ئینسان وەکو خوا بێ زەمان و بێمەکان ئەوێت. وەلێو دوا هەگەل تەلاشەکا بیهێنێتەوە ناو زەمان، مارکس تەلاشەکا بیهێنێتەوە ناو مەکان. چۆنە بە شەرە غەربی ئەتوانێ ئەم ئیدعا بکا و ئەم کارە گەورانە بکات، ئەمما ئێمەمانان ناتوانین ئەم کارە بکەین. چۆن ئەم شکاندنانە قەشەنگە، چۆن ئەم مطلق شکاندنانە ئەوەی کە تۆ وەکو خوا ناوی ئەوەی و ناتوانی دەسی بۆ بووی و پرسیاری لێ بکەی، چون ئەوە خارج زەمان و مەکانە و ناتوانی تۆ بیدەیتە بەر تێغ نەقدت. چۆن ئەم کارە غەربیەکان کردیانە فرە قەشەنگە و نیشانەیە تێگەیشتووی و تەوانە بەشەرە و عەزەمەتە بەشەرە. تۆ یەکە تێی تەحتە ناوە فەلسەفاندن و تەدریسە فەلسەفە و ئینسانە ڕۆشنفکربوون و بەڕاستی و ئێشە ڕۆشنفکرین و عەقڵ کارە ئەکا و زندگی مادی کارە ئەکا. چۆنە ئێوە ئەم شعارانە ئەدەن و حەز ئەکەن بە مطلق شکاندن، مطلق شکاندنێک کە دیکارت ئەیکا، مطلق شکاندنێک کە ئینقلابە کۆپەرنیکی ئەیکا، مطلق شکاندنێک کە کانت ئەیکا. چۆنە وەختی ئەگات بە مطلقاتێک کە خۆتان دروستان کردگە، نظامە سڵتە دروستی کردگە، ئێوە گارد ئەگرن ئەوون و دووگمێکی دین خۆی پەدەر سوختە و ئەم مطلقە کەس ناوێت دەسی لێبە. لەزامن لەگرا دەسم پێ کرد تۆ وەختی دەرسە ئەمە ئەدەی، وەختی ئارەنت دەرس ئەدەی لە توتالیتاریزمە، ئەووەڵەن خۆتان توتالیتاریزمە ئلیتیتان هەست. لە کنارە ئەمە تۆ کە تەلاش ئەەکەی بێژی معزەلە جامعەیە ئێران چه شەکڵیە و ئێران ئینقلاب ناوێت بۆ خاتری ئەوەی کە لەگرا پەسا توتالیتاریزمە، چون وەسلاف هاڤل ئێژێ مردم لە ناوە درۆ زندگی ئەکەن، مردم درۆ ئەکەن و حقیقەت نەماگە. ولەودا ئشارە ئەەکەی کە ئوسوولەن جامعە ڕۆژ بە ڕۆژ ئینتزاعی ترۆ ئەوێت و مردمێ مەوجود نییە، چون کەمیونیتی کەمیونیکیشن تێرێ، کەمیونیکیشن کەمەن سنس تێرێ و ئوسوولەن لە ناو جامعەی ئێمە چون کەمیونیتی نییە، کەمیونیکیشن ناخولقێ، کەمیونیکیشن ناخولقێ، کەمەن سنس دروست ناوێت. بعد من سوعالی لێکەم، تۆ بۆچی ئاوا دەست ئەوەی بۆ ئەم مشکلاتە؟ ئەی بۆ ناڕۆی دەست بۆی بۆ مطلقێ بەناوە ئێران تا بزانی تەمام ئەم مشکلاتە لەسەر ئێران دروست ئەوێ و من تەوزیحی بۆ دەم. پس لەگرا من جبهەیەکم کردو لە بەرامبەرە ئەم تۆتالیتاریزمە ئلیتیە و بە کەلامێکی کامل لە نەرمیستە بۆ ئێوە دەرئەکەوێت. وەختێ پەیمانە حەیدەری قسە ئەکات ئەوانەی کە پرۆژەیان هابەدەسۆ ئینسانەکان نابودکەن، پرۆژەی متیعکردن و دەستەمۆکردن و ڕامکردنیان لە ژێرە ناوە ماف و متاڵەبات، لە ژێرە ناوە مافە شارۆمەندی، لە ژێرە ناوە فەدرالیزم، لە ژێرە ناوە پلۆرالیزم، لە ژێرە ناوە دموکراسی خوازی و سەکولاریزم. ئەمانە پرۆژەی متیعسازیە ئینسان بێدەسەڵاتکردنی، ئیزۆلەکردنی و تەنیاوتاکردنێزی. ئەمانە ناچن پرسیارە گەورە بکەن ئەحیانەن بوونۆ دێکارت، ئەحیانەن ئینقلابە کۆپەرنیکی بکەن. بۆ ئەوە قەشەنگە بۆ غەربیەکان و باری قەڵایان بۆ لێ ئەدەن و هەڵ ئەخەنەوە بە دەوریان. بەڵام لەم سەرزەمینە ئێمە پڕبووگە لە خەتە قەرموز لە مطلق کە زاتی نییە دەسی بۆ بووە، چون پرۆژەکانە ئێوە باتەڵەکاتەوە، چون لەم تۆتالیتاریزمە ئلیتیەی کە حاکمتان کردگە ئێشێ مردم بەرەو ئەو ئیلتیجا بڕوا کە ئێوە گەرەکتانە، کە حاکمیەت گەرەکی ئێوە کێ دروستانی کردگە،
کێ گەورەتانی کردگەسۆ کێ مەشهورتانی کردگە کێ جایزەتان پێ ئەدا کێ کارتان پێ ئەدا کێ حقوقی هەزاران و ملیۆنیتان پێ ئەدا گەورەتان ئەکا وا تەحتەناوە تێفکرین و کاولکردنە ئینسانەکان خەریکن حرەکەتەکەنێوە بۆیە من لەم جبهە وارد بووم تا پێیان بفەهمێنم زەربە ئەو شتانەی کە ئەوانە ئێژنی کە ئەمانە پێشکەوتون و تەرەفدارە عەقڵن و مۆدرنن و فرەفرە بووە دەرنن و فرەفرە بووە گەنن دەری خەم کە ئەمانە مشتێک درۆزنە شارلەتانن مشتێک کڵاو بەردارن و پرسیار ئەکوژن و پرسیار سەرکوب ئەکەن و نایەڵن ئینسان لە سیزیە فاندنا دەربێت نایەڵن ئەم گەلە کۆمە ئەم تۆتالیتاریزمە ئیلیتیە بوو خاترە ئەمەسە مردم کاولۆ بووگە بەدەسە ئەمانە و من گەرەکم و ئەوە سابت بکەم پێیان و ئیستا ئێوە لە ڕەوەندە گفتوگۆیەکا کە من لەگەڵ ئەم هەتیوە ئەیوە مەبەرۆ چەکە مەهدیە خەلەجیە ئێوە شاهدن مشتێ بەچکەکە لە زلە ئێرانیە جوولەکەی ئانوسیش لەوێ دانیشتگن و من خەریکم قساکەم بەس من ئیستا ئەتفە بەما سەبقە تەلاشێکە ئەو ئەیکات بۆ گزارشێ لە جامعەیە ئێران هەڵی ئەگەڕێنمەوە ئێژم هەروە کە تۆ وتە ئەم جەهانە هەروە کە کەنت ئێژێت ئێشێ لە زەهنیەتەوە دەست پێ بکەی پس ئینسانەکان لە ڕێگەی ئیدەکانیان و جەهان ئەوێنن و بۆیە تۆ ڕجعەت ئەدەیتەوە بە ئەفلاتون و ئێژی ئەفلاتون بۆ خاتری ئەوەی کە ئیدەی جمهوریەتە خۆی بسەپێنێت و فەلسەفەی سیاسیە خۆی بسەپێنێت ئەو جار غارە مووسڵ دروست ئەکا و ئەو جار مەتەفیزیک ورود ئەدا تا بتوانێت تەشریحە ئیدەیە خۆی بکات و تۆ ئێژی هەبوونە ئیدەئال و ئیدە بۆ خاتری ئەوەسە تۆ لە ڕاستای ئەمە حرەکەت بکەی بۆیە قانونە ئەساسی هەمان ئیدەی ئازادیە و ئێشی بوێت حتا ئەگەریش تەطبیق ناکرێت پس ئەگەر ئەم دنیا ئیدەس و ئەم ئیدە ناشیە لە زەهنیەتێکە کە تۆ دەریافتە لە جەهان هەست ئێرانیەت خۆ ئیدەسی تر ئێمە ئێشە بزانین ئەم کاولکاریە بەسەر ئەم مەردمە هاتکە لە چی هاتکە چی ئەم کاولکاریە بێدەسەڵاتیە بێقودرەتیە نەبوونە مردمە نەبوونە جامعە و کۆمەڵگاهە نەبوونە شۆناس و هۆڤیەتە هیچ کام لەمانە نییە بۆ نییە تۆشە بڕۆی تۆ بۆ بەردەبناغەی تر مە تۆ تەرەفدارە فەلسەفە نیەی مە تۆ بە پرسیارگەری دەست پێ ناکەی دەی بۆ ئەم پرسیارت متەوەجهە ئیدەی عەسڵی ناوێ هیچ وەخت ناوێ ئەو مطلقەت دەوێ دانیاگەوە نەتگەرەکە بیشکێنیت خۆب تۆ ئالەگرا بە عنوانە مردم سابتەکەی کاورای دوگمە کڵاو بەردار تۆ دوگمی تۆ دینخوی تۆ کڵاو بەرداری تۆ مەموری و تۆ نیەیتە حەدە و شعارانەی کە ئیدە و شعارانی تۆ لەوسە درۆزنانەس ئەحمەقانەس نەمایشێکی ئەحمەقانەس بەردەوامی یەکەین پس هەدەفە ئێمە ئەوە بوو لە بیرتان نەچێت تورەجە ئەتابەکیش لە خوار و دانیشکە قسە ناکەدا کە قسەکانە پەیمانە حەیدەری تورەجە ئەتابەکی وادارە بە واکۆنش ئەکا و ئەوان مەجبورە ئەوون تورەجە ئەتابەکی بێرنە سەرەوە قسە بکات پەژوو هەشکەرە تاریخە مەعاسر ئێران ئوستادە دانشگایان نۆخبەی گەورەی ئێران بازیان یا یک ایده مقزلدار انگار یک مطلق اینجاست. آقای تورج عطابکی در همین کلاب شما موجوده. آقای تورج عطابکی در گفتگوی با رادیو زمانه وقتی سعی میکردن که توضیح بدن که ایرانی چیست ایشان گفتن در سرزمین یا در نجد ایران هر فرمانروایی که موجود بود به رعایای او ایرانی میگفتن. حالا نقل به مضمون و اصولا ایرانی تا زمان قاجاریه هم یعنی رعیت شاه قاجار. این گونه مثال بزنیم مثلا جنگ فتح علی شاه قاجار بر رعایایش با مثلا تزار روسیه. خب استبن زیرەکیە کە لەگرا بە خەرجمدا ئەمە بوو ئەو وتم ئێوە نەقدە ئیدەی ئێرانیەت ناکەنەوە بعد هاتم توزيحمدا إيدي إيرانيات يعني انقياد مطلق يعني رعية بون يعني سندنوي اختيار لإنسانا لعبوديتا تواندنوي دستمو كردني بيد صلاة كردني هدواك تورجت هابكي توزيح دا إيراني يعني الرعية الشاي قاجار رعية حكماء يمسر زمينه خليكم توزيحي بودم أتابكيش لوي دانشتگا تو بويا واجب أم إيدا نغدو بكيتو ما تونيتي شوينة آزادية ما تونيجي من ديمقراسي مقرك الليبراليزم مقرك حلق خمو بديار آزادية دي أمريكا توناود إيدي إيرانية ولا دولة إيرانية متبلور بوغا أما إيدي انقياد قرأ أما إنسان كوي لأكات
وأيوات لو بري عبوديتها أي توينيتا وأيوا بشرية السيزي فينا قبس إدامة أدين بعد این رو امتداد میدن. آنچه که هست ایده ایران هیچ وقت با کاوی نمیشه و اونی که این ایده و برتافته از جهان مردمان این سرزمین نیست و یک انقیاد مطلق است و همون پاسخهایی که شما سعی میکنید به دنبالش بگردید در واسلاو هاول، در هانا آرنت، در توتالیتاریسم، اینکه ما چرا جامعه نمیشیم هیچ وقت، چرا ما خب پس من سخیرکم توضیحی بودم تو أرويت سراغ واسلاو هاول كجركت بيجيد أجرا حكومة بسا توتاليتارية بويا مردم للدرو زندگيكا بويا مردم درو زنا بويا مردم حركتناكا بويا مردم خوي حاكميتا أما أنا بوچين بخاطري أويك إيدي إيرانية أمي جركا عبوديتي جركا إنسان كويدي دستموي جركا إيدي إيرانية دروس كرياجا كإنسان كان وابيبكات بس نقراتو إشي تو اگر واقعا الیت بیت، اگر واقعا تجنی آزادی بیت، اگر بشوین تینوی آزادی بی و بشوین آزادی بروی او جار امیوتو سؤالکی گوره بوتو و تو برتل من بم سؤال پیوی و پرسیار اکی و ام ایده ادیت بره پرسیار ام مطلق ادیت بره پرسیار و ایجی نتیجه ام دروزنیه ام کاولکاریه ام بید صلاتیه ام عبودیت ام چاپلوسیه ام سیزیه فندنه ایرانیته چون خراب دار رجیاگه چون دروس دان رجیاگه لسر خویا مردمانه نیه اما کسانی که ترها وردگیانه ولقنا دایان نیاگه و داع با اصلحه از هم پاشیدگی میرسیم و هیچ وقت کمیونیتی درست نمیشه. آنچه که من میخوام کوتاه خدمت شما بگم و این که کسی مثل شما و دیگرانی که میتوانند در مس میدیاها قرار بگیرند و بهش توجه داشته باشند این نکاته. از برآمدن دولت پهلوی تا به امروز سرزمین ما و جامعه ما رو دیکانسترکت میکنند، یعنی از هم میپاشند، پیوندهای اجتماعی رو از بین بردن، قدرت خانواده رو از بین بردن. من فکر میکنم آنچه که ایران رو میخواهد به مثابه یک دولت بنگرد یک غفلت است. یعنی آنچه که به این سرزمین ما بیشتر میشه گفت سوار شده یک دولت برتافته از اراده ملی مردمان این سرزمینی که به آگاهی ملی رسیدن نبوده، بلکه بیشتر قالب یک کمپانی خصوصیه که فازهایی رو برقرار کرده. اگه دوران پهلوی رو ما دنبال بکنیم ما به پروژه های مترجمان میرسیم، زبانسازی میرسیم، شیک سازی میرسیم و ناگهان ما به پروژه انقلاب مذهبی میرسیم. من انقلاب 57 رو انقلاب مردمی نمیدانم بلکه یک پارادایم شیفت میدانم و برای این همیشه گفتگو کرد. من همین رو میخواستم بگم، وقت شما رو زیاد نگیرم. نظر شما در مورد پرداختن به مطلق ایران که هیچ کسی نمیخواد نزدیکش بشه. شما الان از انقلاب کوپرنیکی گفتید، از انقلاب کانت گفتید، ولی چرا وقتی به ایده سیاسی برمیگردیم، وقتی به ایده ایران برمیگردیم در پولیتیکال تات یا اندیشه سیاسی، هیچ کسی رو خود مقوله ایران یا اینکه امکان شکی هم برقرار بکنه و این چارچوب‌های جغرافیایی رو هم بسی گسترده‌تر بداند، نه معنی اینکه اون چارچوب‌های جغرافیایی رو کمتر هم بکنه. خواستم من اشاره بکنم منظورم هم ایران شهری سید جواد طباطبایی نیست. ممنونم و میشنوم آقای سر. بله ممنونم از شما. این موضوع نیست که من درش تخصص داشته باشم و اتفاقا آقای مهدی خلجی تخصصی است. آقای مهدی خلجی خلیک فلسفه درس ده. آقای مهدی خلجی جنس پرسیار اناسه. آقای مهدی خلجی لگران نمشه پرسیاری سرکت کردایا، مشه بیوته پرسیاری کی جیگی تیرامانه. تي أفكرين لم برسيارة راز أكي من بشوين معزلات أقريام، من بشوين أما أقريام بوكو ملقا موجود نية، من بشوين أما أقريام من مردمان جامعية إيما بو حد شيزيات ظلميان لي أكي كاوليان أكي نابوديان أكي شان بانترو أكلو لشيريا كويلة تر أون سيزيف تر أون
ئەمەی نەوت وتی من تەخەسوسم تیانە وەلی تو تەخەسوست هەست تەدریسە فەلسفەیەکە ئاغەیان تو تەخەسوست هەست لە تەمامە تەلەڤیزیۆنەکانە حوزور پیا ئەەکەی تو تەخەسوست هەست دەرمەوردە ئوموراتە سیاسی نەزەر ئەدەی تەحلیل ئەەکەی وەلەگرا دەرس گفتارە دانیاگە واتە من تەخەسوسم نییە کە ئەنەهوو نەمفەهمی خۆی گەوجەکە پرسیارە من سەرکوت ئەکا پرسیارە فەلسەفی سەرکوت ئەکا سەرکوتی ئەکا وەگەرنە ئەگەر تۆ ڕاستە بکردایە هەروواکە معتەقدی کەنت بەرابەریە ئەقلی هاورد و مەفهومە بەرابەریە کە لە ڕۆسۆ گرتبووی هاوردی ئەو جار تۆ ئەتوت تەمامە ئەوانەی کە لەم جامعە زندگی ئەکەن و حکوومەت تەحتەناوە ئەلیت ناوی نەوردگەن ئەم قدرەتەیان هەز کە بەر ئەساسە دەریافت و ئیدەیەکەوا لە زەهنیانە جەهەن بهۆننەوە و دەرنەتیجە ئەمە ئیدەیەکی جدید بوو و ئەم ئیدەی جدیدە مەشایەتەوە بتخوێندایەتەوە مەشایەتەوە بتوایە پرسیارە قەشەنگێکە اتفاقن ئێمە ئێشی سوالکەین لە خۆمان بۆچی ئێمە دەرمەوردە مطلقە ئێران هیچ وەخت پرسیارمان نەکردگە لەذا ئەم لە وهلەی ئەوڵا مطلقە ئێران قبول ناکە لە وهلەی دووەمە پرسیارە فەلسەفی ئەکوژێ پرسیار سەرکوب ئەکا تۆتالیتاریزمە ئێلیتی بۆ ئەمە دروست کریاگە سەرکوتت بکە ئاگاهی سەرکوت بکات دانش سەرکوت بکات واقعیەت و حەقیقەت سەرکوب بکات بۆیە دروستیان کردگە بۆیە هەر چاڵەگا و گەندە دەهانێک هەر قەوارە بچووکێکی تێ هەڵدریاک تحت ناوە ئەلیت بە تۆ ئەفرۆشنۆ کە ئەلیت نیەن خۆب لەگرا خەلەجی دەرەچێ لێ دقەشیان نەمبیست ولی خاص ئەزانێ جەرگی لەکوێوە کوریاگەسۆ ولی خاص ئەزانێ لەکوێ باوک ساحەوی دەراتکە خاص ئەزانێ من ئەم تەزاهورە بە شیک بوون و بە باسەوات بوون و بە تێگەیک بوون و بە ڕەجول بوونیان ئەشکێنم فڕێدە مناو سەتڵاش خاڵ میزان حقارەت خۆیان بە خۆیان نیشان ئەدەم کە چەنێ دوگمن چەنێ درۆزنن چەنێ کارمەندن چەنێ سەرسەپۆردن و چەنێ بەرعەکسە شعارهایە کە ئەیدەن لە ڕاستایە سیزیێفاندنە کار ئەەکەن وداع بە ئەسڵحە ئەمانە گشتیان هاتکن وداع بە ئەسڵحە بکەن بەڵام خەڵک ئەسیزیفێنن دوستان دیگه هستن که هم دوستانی که نام بردید جناب آقای دکتر عطابکی هستن در این جلسه اگر دوست داشته باشن میتونن ئەوە خۆی لێ دەرکرد ئاغای ئەتابەکی وا لاگرا ئەگەر ئاغای ئەتابەکی پێخۆشە ئەتوانێ بێ جواوت باتەوە تەوەجۆ بکەن بکنن راجع به این موضوع ولی به طور کلی اون چی که میتونم بهتون بگم اینه که ایده ایران در دوره‌های مختلف معناهای مختلف داشته خود ایران یه مفهوم تاریخی هست و باید همیشه به این توجه داشت که ایران ئێمە ئەسڵەن بە شوێنە ئەوانەوەین کە ئیدەی ئێران ئەسڵەن مەوجود بووگە لە توو لە دەورانە معناهای مختلفی بووگە بە قەوڵە خۆی ئێمە وتمان بین ئەم ئیدەی ئێرانە بینە ژێرە پرسیار ئەو حاضر نییە بیاتە ژێرە پرسیار ئێران مەفهومێکی تاریخیە ئێژێ تەوەجۆ بکەن ئێژێ ئێران مەفهومێکی تاریخی حقیقەتە مطلقە خۆش مەفهومێکی تاریخیە بۆ داتانە بەرە پرسیار کە من پێم وت ئێران ئەسڵەن مەفهومێکی تاریخی نییە و ئێوە لە ئەمە بەردەوام ئەوەن گوێ ئەدەن ئەمانە کەڵە نخبەکانە ئێرانین ها ئەمانە ئەو گەوادانن وا لە لووتکەوێت یاگن ها ئەمانە ئەوانەنەوە ئێوە لە بەرامبەریان ئەحساس حقارەتەکەن لە مەدارک دانشگاهی و پۆستهای جۆرا و جۆرێک کە لە مەراکزە مختلفە جەهانە هەسیان ئەمانە هەروانەنە بۆیە نایڵن ڕۆڵە دەم بکاتەوە بۆیە ئینحساریان گرتگە و بەڵانسە گەندەڵیان دروست کردگە و نایڵن دەنگ بگات مطمئن بووگن لەوەی کە زەهنیەت نابود بووگە مطمئن بووگن لەم سەرزەمینە پرسیار دروست ناوێ بۆیە حەیتەرانەکەن بە کەیفە دڵە خۆیان مفهوم تاریخی است یعنی هیچ چیزی خارج از تاریخ وجود نداره ولی متوجه نشدم که ضرورتش الان چیه و دقیقا ربطش به اون بحثی که ما با آرنج میکردیم چی هست و من دقیقا متوجه نشدم اگر آقای من ڕەبتەکەیم لە ئەوڵە وت ڕەبتەکەیم لە ئەوڵە و لەگرا تەوزیح داوە یعنی گەوجێکی ئاوا کە مدەڕسە فەلسەفەس و تەحلیلگەرە سیاسیە و بە هەزاران هەزار دۆلار لە دەوڵەتی ئیاڵەتە متحدەیە ئەمریکا پوڵ ئەسێنێت و دەوڵەتە ئێرانی هەناردگێسی ئەوە ونظام يهودي جهاني ولا بشتان نيفهمي شربتي بو قسكي من وسؤالكي من لحنا أرنتو قرتقتا كانت ها وقت اجي أقل محزة كانت كاملة سياسية ها چون مفاهيم زميني واتيا مادي وزماني واتيا ويجي أقل إنسان ناتواني دريافت بكات لأمور مگر أويك أمور زمان مند ومكان مند بكات
ولذا أو وقت قال كيسي در مورد انتزاع قسب كان مفاهيم زميني تيريت مفاهيم بازاري تيري وكاملا سياسية خوي هايجي خو ولا استيجي ومن يجي من نفهم ما شربتكي بو نفهمي شربتكي بو چون قال كيسي برسيار بكوجي لأنه تفخ في بكات توجه كي وسم مدعيان علم ودانش ومدعيان برسيار قري وبيشكوت وبشرية وأخلاق وآزادي وطرفداران آزادية خرابوق لقندر خستنا تحت النهوة آزادية بوشش وآزادي هاي فردي لمسكردن للروابط الجنسية وقت إقات الجنس برسيار واقعي درجن لي أمانة درجن لي آقای خرجی باز میخوام من معتقد نیستم که ایران یک ایده تاریخی است و اینی که دوستان کم لطفی میکنن و سعی نمیکنن که این رو مطرح بکنن و بهش به جد بپردازن من فکر میکنم یک عمدی در پشت پرده است و اصولا پردازشی به این نمیشه و اینی که هیچ وقت نبایستی در این سرزمین ما مردمی هم به وجود بیاد نبایستی مردمی موجود باشه یک چیز خیالی انتزاعی از هم پاشیده که یک الیت دارن این جامعه رو اداره میکنن و فاز بعدیش هم فازی است که چه چیزی انتزاعی هست؟ منظورتون ایده ایران انتزاعیه؟ البته طبيعة إيدي إيران انتزاعية ولي أو لقرا قريكي بو فازك بوات جيجي كترو من توضيح مدا من منظور مردم بو نه منظور مردم جامعه است ایده ایران یک ایده تاریخی نیست ایده برساخته جدیده و یک تعریف از یک انقیاد مطلق است یعنی هیچ این به نوعی میشه گفت که هیچ گزارش صحیح تاریخی از فرهنگ و زیست مردمان این سرزمین رو نمیده و همین ترسی که مثلا ببینید ایران با این مفهوم تاریخی هست به این مفهوم که اگر شما نگاه بکنید به مسئله مهاجرت مثلا اینو ادوارد سعید در یک جا مطرح میکنه که اما انا فكره كان مثلا ادوارد سعيد قسيكي كردويه ترهات ناتوانوي مثلا يجمها يا مثلا اگر فلانه كلزل قسيكي مطرح كردويه ناوي ترهات ويد چون اما ذهنيته او انسانه سها چبرتريه فيما بين ذهن او هز وذهن امامانان هز چيه او سكن نظام السلطه ده الصلاه كاميان مشروعيه بيداد كاميان مرغوبه واكاتو كاميان بقشنگ ازاني بكاميان ايجي تلاش واقعي كردن اويش نظام انقيادگر نظام انسان كويلكر توجهتان كرد واتا اصرارك ايران مفهوم تاريخيه اي مهدي خلجي حيج برسيارك يكشت حيث وتي أما مطلقة كيك مطلقة تاريخية وناوي دسيبو بويتو ناوي بخيت جيرة برسيارو ناوي بيجي وقت أم إيران دان رياغا وإيدكي وتول الراستاي إيدكي يا حركتكي چه خروجيك ياز انقياد چه خروجيك ياز كويلان دن خلقي سيزيفان دن خلقي بيدا صلاة كردن خلقي نناجي أما أي تولم وحيتي فلسفي دنو تفكروا أنديشو أمانا كاريتي هالدريا خليك تشيد خليكه سيزي فاندن خلقيت أفرين بويا بولا بيدن بويا معاشة بيدن بويا حقوق بيدن واللي من استيشك على كم تعتيل كم بيم تو تحليل كم وأنفزا تحليل كم شو ننفزا مجال نادن مردني تيبروا إما ما ناني تيبروا مجال نادن ولا الحسال أخوانا مهاجرت به خود مهاجرت هم این مفهوم تاریخی دیگه بود و اون که اگر شما نگاه بکنید به مسئله مهاجرت مثلا اینو توجهتان کرد كوت كسب برت قالك قانع امكا إيران مفهوم تاريخي كو بدابيسه وجو بقرا سعید در یک جا مطرح میکنه که مهاجرت به خود مهاجرت هم مفهوم تاریخی دیگه ما الان خودمون مهاجرت کردیم از ایران اومدیم بیرون از ایران به قول شما در انقیاد حکومت هم نیستیم ولی خودمون ایرانی میدونیم هان ایرانی دونستن ما انقياد السيستم والسيستم انقيادگر بچوكو اكاتو ايكات حكومات والرواية الجمهورية اسلامي انقار ايمل دنياي غربة لانقيادانيين
نا كاورايك ادعاية تدريس فلسفي هاز ادعاي هاز لسقراط ولا بيش سقراطيانو أنا سيتابع إمرو ها خويا كاتا جوج منين جيرين قيادة شو نين جيرين قيادة هیچ ربطی نداره. ممکنه که ما اصلا پناهنده باشیم، ممکنه که ما اصلا پاسپورت ایران نداشته باشیم، ممکنه ما استیتلس باشیم به قول هانا آرنت، فاقد شهروندی هم باشیم ولی ما خودمون ایرانی میدونیم. ما مثلا هانا آرنت معتقد بود که سيجي ما خودمون إيروني ميدونيم لبير تانويم قصها إما خمان بإيراني أزانين بعد بو إيود دركوي أم إيراني بونا روايته وتولة تكرار أم روايته قرقت بوديكي واقعي ونموديكي واقعي ليدروسكي لتكرار يا لويك بمطلقي أكي بخواي أكي تبديل بدسقاي إلهياتي أكي ودسي بوناوي ودر نتيجة متلاشك لزرف صوبي صالق وزشتا كردقيانا وهر كسي كهات ام ايرانية تخست ذهن ايوه دقيقا خريق بو ام انقيادي لتو مشروع كرد واما نبون ككار من دان نظام جودو كريستيانتي بون وام اغا استخليك قشنگ بوتي اخونجني ونا خونجيت كاورا خوي ازاني لكو التزياغا خراو لي درياغا خراو درياغا لي بو يا خوينا كانوا شي اول دفعه كنا ناو بازنكو بخاطر اويك افكار عمومي خليك تماشان اكاتو لاو دوسي قصي بوبوليستي بكينو دري نخينو يكسر دسمان دما نويتو طلي تقياك استخليك تلاشى مذبوحه ناكا ما زبان آلمانی وطن اونه، اون چیزی که ربط میداد به ربط آقای خلجی. آقای تورج عطابکی اینجا تشریف دارن. آقای تورج عطابکی همونجا در همون مسابقه که در رادیو زمانه میگویند مفهوم وطن به جایی است که آدمیان در آنجا به دنیا میان، حالا روستاشونه، ییلاقشونه، قشلاقشونه، و اصولا به معنای کانتری و استیتی که ما امروز میفهمیم نیست. این مال که مال حدود 130-40 سال پیشه و ایشون میفرمایند که هیچ برداشتی به معنای پاتریوتیک بودن یا میهن پرست بودن در اون زمان تصور نمیشه. آقای خلجی کمی هاورد هرچیش گەرەکی و لە خۆی ئفازات بکات کەمی هاورد کەنیشکەکە هاتە کومەکی وتی ئای خەلەجێمە و ئێمە ڕەبتێکی نییە ئەتابەکی وا لەگرا گەرەکیسی بێ جواو باتۆ توجهكي لما يكا سعي كرد إيرانية تبديل بمفهومك تاريخي بكاتو حتى إما استيتلس بوين أما مفهوم ما نبا وروا هوفيتك واقعية تاريخية دروس كرياغ نية تاريخية ودروس كرياغ نية لم تلاشى مزبوحانة دوراندي وقت من هاتم تعريفه وتنم بو كردو هل زوانة أتابكي وتن يعني وجي قال دايكويت ووقت تو تا صوصي چل سالة بيشيش بو جي قال دايك بوغي وتكتا وتن حيج برداشتي كي نشتمان پرورانا كي لو وتن بون یا پاتریوتیک بوند نسبت به وطن نیه تا ناسیونالیزم بوید تا احساس وابستگی به چوارچوبێکی مشخصی جغرافیایی بکەی بەڵکە تۆ وابستەی بە ئیدەیەک و تۆ درۆ ئەەکەی ئەم ئیدە کوردیەت ئێرانیەت نەوگە ئەم ئیدە کوردیەت بووگە عەزیزم و ئێوە درۆ ئەکەن درۆی گەورە ئەکەن هستن. اگه بخوام جواب بدم میام بالا. اگه فکر میکنی این سوال خارج از موضوع اجازه میدین؟ من دقیقا متوجه نمیشم که چه ربطی داره به این، یعنی دقیقا سوال شما رو اها دای لسحرای کربلا آغایان جولك أستاذا بن لسحراي كربلاء أستاذا بكون جولك بازي سؤال جدية كفورا هولوكوستير يتبرو جناية أكابر عليه بشري فورا هولوكوستير يتبرو شيعيش واسع أين يهودي فشاري بوتي ومن نازل مو شربتيكي ومبحسبو ديتو أوساي داسانكي قمال باوك مقتو تحليل سياسي ناكي مقتو تدريس فلسفة ناكي أي توبو استجواونايتو من نازل مو شربتيكي بو بمسألو ديتو دانايتو إنسان الجيري كيتو اتفاقا من ربطكين بودوت وساعات توزيع مداو كتو هاي بشوين دوزينوية معزلة درسة هدف شيء جمال باوك لم فلسفان دنو دروس كرنا جامعية مدني ما جامعية مدني مانيو إيش جامعية مدني دروس كينو إيش بين كار كينو خلط بين المشاركة بينو دايما إيش مقال لو خلقان يم مقال منو أمثال من لو خلقان ين شونا قاتل أيام أخوتان قرشوا كانوا درجن أو درجو لا خو حالي ناقري وناويتو من حالي منو نازل شربتي كيبو خيل الربتي بو هلا ويكتو جرأة نبو برسيارة كي من كشت ام برسيارة فلسفيتا كشت تقلقتو بيكو جيت
لەژێرە شعارەکی ڕۆشن فکر بوون و ئەلیت بوون و ئازادی و پرساندن و بەڕاستی و بەشەرە غەربی کارە گەورەیەکی کرد و ئێمە هاوردە ناو مادیات و خوای فڕەتدا دەرەوە ئەی تۆ بە ناتوانین لە مطلقە ڕەو بووی بۆ مطلقاتە خۆت لا ناچی لەسەری تۆ کە تەدریسە فەلسەفە ئەەکەی نمیشم سوال ما چه ربطی داره؟ چشم آقای خلجی من کوتاه سوال رو میگم. ببینید وقتی کانت میاد و همون کاری رو میکنه که انقلاب کوپرنیکی میکنه و ذهن رو میاد در مرکزیت قرار میده و میگه ما جهان رو از منظر ذهن خود میبینیم و این شک رو ایجاد میکنه و این تحول رو ایجاد میکنه، چرا ما در حوزه سیاسی دست از این مطلق بر نمیداریم و این مطلق رو ما به زیر تیغ نقد کدوم مطلق؟ ایران آقای خلجی ایده ایران چه چیزش مطلقه؟ منظورشون چی از مطلق بودنش؟ ایده ایران چی چیزش مطلقه؟ منظورتون چی از مطلق بودنش؟ کدوم مطلق؟ قشنگ ئەزانێ خەریکە مام لەکوێی قشنگ ئەزانێ تۆ بۆ مطلقە ناکەشتە ئێران مطلق نییە خۆ با مطلقەوە نیە زاتنیە دەسی بۆ بۆی عینە خوا دانیشتگە خارجە لە زەمان و لە مەکانە خوا هەڵی ناگرێت و هەر لە ڕۆژی ئەوڵۆ ئێمە ئێرانی بووگین و فەڕەهی ئیزەدی و داکەوت کەسە خوارەوە ملمان و تەوەجۆەکەی و کەس دەسی بۆ ناوە کەس سوعالی لێ ناکا کەس نایداتە بەرە پرسیار کەس ئەحیانەن ئەم ئێرانیەتە لەم گەردوونە لەم سەرزەمینە لا ناوات کدوم مطلق؟ من نمیفهمم کدوم مطلق؟ مردیکە مطلق بودنش یعنی اینکه ما اصلا بهش نمیپردازیم که ایران یعنی که چرا ما این ساختار رو سوار کردیم، چرا ما این حقیقت دولتی چرا این همه کتاب می نویسن راجع به ایران؟ قشنگ ایران 2500 ساڵە ایران فرزله فرە قشنگە ئەو ئێمە بۆ ناوین و بەشەر ئێمە بۆ دموکراتیک ناوین ئەو چ دلیلێکی ئەس ئێران استبدادی بووگە استبدادەکە وا باعث بووگە ئێمە ڕعیەتە ئێران بووگین رێ قشنگە نووس ڕازەکەی دەڕاستایە تەسبیت و هێشتنەوە و نەکێشاندنە ژێرە پرسیاری کتاب خیلی نوشتن دەربارەی ایران چرا؟ ئەو جواب من و مەدیە خەلەجی تۆ خۆت ئەزانی و منیش ئەزانم تۆ ئەحمەقێکی و ئەمسالە تۆ ئەحمەقن و ئەکسەریەتە ئێوە درۆزنن و ئێوە بەرساختن و هاتکن کە مردم بگەوجێنن و گەوجاندەکتانە مردم سیزیفیاگن بەڵێ چ ڕەبتی دارێ ئەو کەس ڕەبتەکەی دەرەکەفێ ظاهرا بحث دوستان اینه که ایران جای از ملت دانەیە تێ هەڵدریاگە بەچکە حکوومەتی مشتبای ناوە لەو تێ هەڵدریاگە ئەمنیەتیانەی دارودەسەی حکوومەت هاتکە ئێژەوە بەحسە ملیەتی ئەکات گەرکی بەحسە ملیەتی و تەجدێت تەڵەبی بکە وتم خەیلی غەڵەتە کرد وان نییە ئاغا گیان ئەمانە هاتگەن یەک دیسکۆرسێکیان دروست کردگە لەم دیسکۆرسا فکرەکەن ئۆسای داسانەکەن کە ئێرانیەت بخونجنن و ئەم قەومسازی و فارسسازی و حیزبی دموقرات و کۆمەڵە و پەقەقە و ئەم تێ هەڵدریاگانە و تورکبازی ئەمە هەمان بەردەوامی و جاریکردن و ئیمتداددانە بە ئیدەی ئێرانیەتە لەگرا ئێڕۆرەدا منێشم وانە کاورای ئەمنیەتی اطلاعاتی چرا هەرەوە سێنەخەی غەڵەتە کردوانیە ئەوە پەیمانە حەیدەری ئامادەست بێتە شەبەکەی یەکە سدا و سیمای جمهوری ئیسلامی دا هەرچی تێ هەڵدریاگە و تاقە فکرە جمهوری ئیسلامیتانە بێرنی لە سادق زیبا کەلام بێرنی تا حەسەن عەباسی بێرنی لە هەرچی نخبەی ئێرانی یەهودیتانە بێرنی دابێرنی از جدای مردار باقی مطرح کنن نه ایران و مشتبه اجازه بدید از این موضوع بگذریم شتەخراوێک و لاوە باوک ساحێومان دەرهات و چ نەمایشێکیدا ئێستا ئومەتە کوردی بابزانێت ڕۆڵەی قارەمانە ئێوە وا لە زامەکانە خۆی و هات کەسە دەرەوە سەنگەر بە سەنگەرم فاسدانە فەتحەکە بوویە تریبوون ناخەنە بەردەسێمە لاو خواهری ناگری و باسی مەکەن وەلی چزیاگن خراو چزیاگن و پەلەپە لە ڕۆن تورە جەتابەکی تێرن ئەو ڕۆڵە بووە ئەمانە وادار بە قسەکردنەکە جەمیۆ بکەنەوە جۆرێ ئەم بێ ئابڕوویە ئەم افتزاحە کۆ بکەنەوە و دەفعێتر لیان نەقۆمیتر ئێستا تورە جەتابەکی تێرن هرچه بین خواب میدن رو گم کردین اونجاست که مشکل ایجاد میشه فضای مجازی و فضای حقیقی هم همچین حالتی دارن اگه فکر کنید که شما در فضای مجازی عملی که انجام میدید عین همون کاریست که در فضای حقیقی میکنید یا جایگزین اونه نه اینطور نیست نمیتونه جایگزینش باشه
من فکر نمی‌کنم ئێستا خۆی لە قسەکانی من دزی و سکوتی کرد جواوی نەفەرێکی تر ئەداتۆ لەم خلالە لە ژێر و خەریکن بەحسەکەن ئاغا گیان افتزاحی خراوی هاتەبانەوە با تورەجە ئەتابەکیە بێرین سابتی بکە ئێمە ڕاستەکەین یعنی ئەوان ڕاستەکەن که به مفهوم آرنتی حتی کنش اجتماعی رو بشه تقلیل داد به کنش در فضای مجازی. فضای مجازی یک کنش هست منتها همچنان متمایز هست با کنشی که شما در فضای واقعی انجام میدید و نمیتونه جایگزینش بشه به هیچ وجه. ببخشید آقای خلجی، آقای عطابکی دعوت ما رو قبول کرد و اینکه وقتشون ئاغای ئەتابەکی دعوت ما رو قبول کرد توجه بکە چووگن ئەتابەکیان هاورد مهدیە خەلەجی و تیمەکەی چوون ئەتابەکیان هاورد کەیسە ئەتابەکی بێ جواو من باتەوە گوێتان وا پێ کە من وتم ئێران مەفهومێکی تاریخی نییە مطلق سازیتان کردگە و ئەم مطلقەیشێ بێنە بەرە پرسیار تا بفەهمین ئێمە بۆ جامعەمان نییە بۆ مردممان نییە بۆ قودرەتمان نییە بۆ هێزمان نییە چیمان لێ قۆمیاگە چون ئەتابەکیان هاورد ئەم کارە کێ کردی ئەمە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ کردی بۆیە دەرگاکان لە ئێمە داخەن ئیسە تورەج ئەتابەکی تێ قسەکە گوێ بگرن پس ئەوتی ئێرانیەت مەفهومە تاریخی من وتم نییە من وتم مطلق سازیتان کردگەوە پرسیار لە مطلقە ناکەن کە هۆی نابودی و کاولکردنە سەرزەمینە ئێمە و مردمە ئێمەس و لە بینچوونە شناسە واقعیە ئێمەس و ئێوە خەریکن تەزویرێ خەنە ناو وجودە ئێمە ئیسە چون ئەتابەکی بێرن کە ئەنەهوو ئەتابەکی چارە من بکە و ئەم فەزا کۆ بکاتەوە چه اجازه میده قبل از سوال بعدی اگه صحبتی دارم بگم؟ بله بفرمایید من مشتاقانه میشنوم. عرض ادب و سلام دارم خدمت جناب خلجی و تمام دوستان. من واقعا این کلاس درس شما هستم، من شاگرد شما هستم، میخوام شما رو بگیرم. فقط اشاره کنم که دوستی که اشاره میکرد به صحبت من و به داستان ایران هویتی ایرانی، این بحث آشنایی در اوایل دهه 80 بندیکت اندرسون کتابی نوشت به نام Imagine Community که بر خواسته اون یک کسی هم به نام وزیری رساله دکترای خودش رو نوشت و مخالف ایده ایران تاریخیه و این اصولا برکشیده و از اینه که ملت‌ها برخواسته از این شکل‌گیری دولت ملت‌های نوین شکل می‌گیرن هویتشون و ما چیزی به نام ملت تاریخی و هویت تاریخی نداریم، بلکه بیشتر یک کامیونیتی، یک جماعتی در حقیقت شکل یافته است اونجوری که اشاره می‌کنن Imagined Community. همین رو می‌خواستم بگم. بەڵێ ئاغای تورەج ئەتابەکی هات و قسەکە منی پێشڕاست کردەوە وتی بنیدیک ئەندەرسۆن لە ساڵە 1970 هات وتی ئەمەجن کەمیونیتیەکە کە لە عەسرە جەدیدا دروسەوێ ئێمە ملەتی تاریخیمان نییە وەسڵە بە دەوڵەت ملت کەس ئیستا تۆ ئەزانی لە زەرفە 120 ساڵە گوزەشتە وەختی قازی محەممەد بۆ تێرن کۆمەڵە بۆ تێرن دموکراتە بۆ تێرن وەختی یەکەتی بۆ تێرن پارتی بۆ تێرن پەکەکە بۆ تێرن ئەم ئێمەجن کەمیونیتیە تورکی فارسی عەرەبی ئێرانیتانە بۆ ئەخونجنن کە هۆڤیەتێکی تاریخی نییە کە واقعی نییە چی ئێمەی کاول کرد چی هەڵەبجەی دروست کرد چی ئەنفالی دروست کرد چی سەرزەمینی کوردەواری بچوو کۆ کردەوە چی ئێمەی کوردی لە دەسەڵات و لە ئینسانیەت و لە گەورەی و لە کوردیەت خست چی خستی ئیدەیە ئێرانیەت ئیدەیە تورکیەت ئیدەیە عەرەبیەت ئیدەیە ئەم دەوڵەت ملەتانە ئەمەجن کەمیونیتی ئاغایە تورەج ئەتابەکی هادوتی وە ئەمانە ملەتە تاریخی نییە تبقە قسەی ئاغای بنەدیک ئەندەرسۆن وەقسەکەی منی ڕاستەوە کردەوە سوال دەئیستە بۆچی ناچن لەم ئیدە سوالکەن بۆچی لە ئیدەیە تورکیا سوال ناکەی پەکەکەی تێ هەڵدریاک پارتی و یەکەتی تێ هەڵدریاک عێراق کێ بنیادینا ئێوە بنارتاننا دەی ئێوە هاوکارانە مستەقیمە دوژمن نیەن بەچە جوولەکە نیەن لە نابودی ئومەتە کوردی ئێوە کن ئێوە خەریکن ئێمەجن کەمیونیتی دروسەکەن تەسویر دروسەکەن لە زەهنە ئینسانە کوردیە ئینسانە کوردیتان کرد و عێراقی وێرانی ئێوە مەوجودیەتتاندا احتیاجتان بوو فارس دروستکەن و دروستان کرد ئێوە هوڤیەتە تاریخیتاندا بە قودرەت و عەزەمەتە تورک ئێوە هوڤیەتە تاریخیتاندا لە ژێرە ناو ئیمپراتوریەتە ئیسلام بە عەرەب و درۆتان کرد وەکو سەگ تا ئەم ئومەتە ئێمە نابودکەن ئێستا فەهمیت فدرالی بازی و مافخوازی و متاڵەبەگەری داستانە ئەمەجن کەمیونیتیەوە ئێوە خەریکن ئەی خوڵقنن
أي خنجنن لذهن إنسان كردية دايئن كلام حقيقة وقتك أدالة درو نابودي أكا حاليتانا نابودي أكا بويا أم كلام يا خيزي كردوالي سربخو برپنگي أدنو نايلن نفوسكات نايلن بروات بمعنى حيدري وقت شونا أو تريبون زاني خليك لك شيء أدات داي لعفي روشن فكريان داي لترفدار ديمقراسي بونيان داي لترفدارية آزادي وصلح طلب بونيان دا شو أو جستاني شكاند بمفهوم توتاليتاريزم إليتي وهات وتي تو نترفدار فلسفين الروشن فكري نترفدار عقلي ومشتد دروزنك ولبوغن فاسد ابن فاسد وبرسيار أكوشن تو ترفدار ونيك بشر مطلق شكاند طرفدارا وني تو مطلق سازي تو دسكاي إلهياتي دروزكي هر واك ملامة شوك ركان ملامة إراقيان تبديل بمفهوم إلهي وآسماني كرد كسنات وان امرو بيجي إراق موجود نبوه ودروستان كرد هر واك وإيرانيتان تبديل كرد بمفهوم شي تاريخي إلهي وكو خوا ولا وسركز ذاتي ندسيب أبوات وقالك تانا لفاز سومو تحتنا وما فشارو من ديو فعالية جامعي مدني وجامعة دروسكين وكميونيتي دروسكين بدر سوخته خريكي امجن كميونيتي دروزكي ونظام السلطة يعني تو سباي باسداران وأصلح لكولكان دولة إيراني ودولة إيراقي يكار أكن ولي أو ديارة أو كار قيزون كسيفة نرمى لو كيني تو ديار نية خلق نافهمت ديار نية بويا محال مانا نافهمت تو وقت مطالبات الزواني تريد تو وقت مطالبات مديريتي منطقي ومحلي تريد كام الرواية واقعية وكيتو كام مطلق أخلقيني كام أخوة أخلقيني إيران أخلقيني إيران أخلقيني تو أوي وا بهزماني كرد أوي وا كويلماني كرد أوي وا همو ميجوماني لبين برد أوي وا بالزمني كردين أوي وا حلوليتي داين لشناسكي بوغنا وزمين من لجير باكيش ياوا وإما صاحبان أمسر زمين نماين بوين بجهنميان كاكي كرد ما أفهميش اتفاقي لمسر زمين كوتقا أفهمي توتاليتاريزم إليتي يعني چي أفهمي يا أخي إذا كردوار السربخو وقت يم هاوار لقلوي تتدر لم قلكومك الإيمان كرياقا حج كسنا برسيم هاوار لكوي تتدر بو تتدر درنجام چي تتدر بو إما بوغين بيك بارچ آقر هاوار تتدر لوجود من لم قلكوم والي من كرياقا وإما بيكس بوغين لكسيتي يكتر دراتجين قينا كين لا يكترين شون ننفذا بشكينين نيما شون يبشكينين شون أم قلكوما بر عليه مان كرياقا بيشكينين وفساد بسان يبتشركب بلا ويتو لنا وأم مردما أما حكاية السيزية فاندن مردميكا لجيرنا ووداع لقل أصلحا خوا حافيزي لقل أصلحا أو هيز مردمة لبيني بوي لسرابيكا لتوهميكا بيان سيزية فينيت لبرامبر توتاليتاريزم إليتيا بويسن لبرامبر أم دروزنانا بويسن من أمام نشانتان دا بفهمن أمانا قشتي شعارة شسية عفاز يكي الراس نية هات كن ايوه نابود كان ودروه كان أمانا داستان متيع سازي بشناس كردن توس تيتلس كردن تو جهنمي كردن توس وتوبوكي بصغيري لدروي سياقي وتماشاك اي هلا خيتوك أمانة تأييد بكن أمانة بتوين وأحيانا خوت فكرناكي كقدرة هنا توس سرزمين هنا توس واقعية هنا توس
و ئەو یارە ئاخێزی ئەم دەنگێ زەب نەکردایە من ئستەم دیبەیتەم بۆ ئێوە بکردایە و بتان بینایە کە چۆن ئەلیتەکان و تۆتالیتاریزمە ئەلیتی وە زریکەتێت لە بەرامبەر کەلامە حەقیقەت و پرسیارە واقعیە بە ئەسڵحەیەکە خۆیان تەبلیغی بۆ ئەکەن بە مەتنێکە خۆیان ئیدعا ئەکەن وانە پشتیە حەد لەو مەتنە میزانە قیزەونی و انحسار تەڵەبی و میزانە کاولکاری و تۆتالیتربوونیان دەرەکەوێت و ئەو گەلە کۆمەلە تریبوونە ئاخێز کریاگە بێ شەرەفەکان و ئێوە لە کەلام حەق ئەترسن ئیگنۆرتان کردگە و تەبلیغاتە مەنفی بەر عەلەیهمان ئەکەن مشتی فاحشەن ئێوە و ئەم کەلامە حەقیقەتە نابوتان ئەکا بێ شەرەفینە تەرەفدارانە سڵح و ئاشتی و دموکراسی و سکولاریزم و متاڵەبە تەلەب و لە بەرامبەر واقعیەت و حەقیقەتا دەرەچن لە پرسیارە گەورە دەرەچن بۆیە بۆگەنیتان دەرنەکەوێ کاولیتان دەرنەکەوێ حیزیتان دەرنەکەوێ نۆکەریتان دەرنەکەوێ دەرەچن ئیگنۆریکە خراوە فرە خراوە تۆهینمان پێکە ئەمە فرە بەڕێزین کورە ئێوە تەواوە وجودتان گەوادیەت دای پڵۆسان دیگە بۆ گەنینە و ئەم مردمی ئێمەتانە وا مەسخ و جادوو کردگە لا ئێوە خۆش